بەکارهێنانی کارەبایی نیشتیمانی بۆ هاوڵاتیان بۆ 20 ئامپێر سنووردار دەکرێت و ڕۆژانەش 12 بۆ 14 کاتژمێر کارەبایی نیشتیمانی دەبێت و تەنها بۆ دانانی ئەو جۆزەیەش هەر بەکارهێنەرێک 19,000 دیناری لێ وەردەگیرێت. پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە نزیک بە 530,000 بەکارهێنەری کارەبای هەیە و بڕیار وایە لا پرۆژەکەی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیدا ئەو ناوچانە بکرێنەوە بەشەوە و هەر بەشێک لە ڕێگەی تەندەرەوە بدرێتە کۆمپانیایەک کە ئەو پرۆژەیە ئیدارەی گەرمیان ناگرێتەوە. پلانی ئێمە بۆ چارەسەری ئەم کێشە هەنووکەیە کە هەمانە لە پارێزگای سلێمانیە ئەوە بوو کە بین بەکاربردنی کارەبا بەکارهێنانی کارەبا لەلایەن هاوڵاتیانەوە دیاریکراوی کەن و سنوورداریکەین بۆی ئەو ڕێژە زۆرانی کە بەکارهێن لایەن کۆمەڵی هاوڵاتی کۆمەڵی ماڵەوە کەمیکەینەوە بیگەڕینەوە بۆ حەدی عامی خەڵک کە هاوڵاتیان بتوان لە 20 ئەمپێرە سوودمەند بن لە بەکارهێنانی کارەبا و کاژێڕەکانی بەکارهێنانی کارەبای نیشتیمانیان زیاتر بێ و ئەو کێشانی کە هەمانە لە فیدەرەکانمان و لە مەحویلەکانمان نەمێنێ بەڕاستی بەما بە تاکیدی ئەمە ئەو ئۆڤەرلۆدانی هەمانە هەمووی چارەسەرێکین ئەو مەحویلە سوتاوانی کە هەمانە چارەسەرێکین ئەم جۆزەیە کولەن هەموو ئیشەکەی 19,000 کە 11,000 بەتەنیایی جۆزەکەی ئەم جۆزەیە جۆزەیەکی کوالیتی باشەوە ڕێنادەین شتی کوالیتی خراپ بەکار بێ لە میشاد. ئێمە پارێزگای سلێمانی ئەکەین بە 9 زۆنەوە هەر زۆنەی کۆمەڵی کۆمپانیا کێ بڕکەی تیاکە واتە ئەدرێ بە 9 کۆمپانیا ئاخر ئیشەکە ئەبێ بە 9 کۆمپانیا کە هەرێکی لە زۆنێکە ئیشەکە هەر زۆنش لە نزیکی 50,000 شتێک زیاتر لە هاوبەش خۆی ئەبینێتە. لیژنەی وزە و سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چەندین ڕەخنە لە پرۆژەکەی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی دەکرێت و دەڵێن پێویستە گەرەنتیەوە بکرێت کارەبای ماڵە بەرپرسەکانیش وەک ماڵی هاوڵاتیان بێت و گەرەنتی ڕێژەیەکی دیاریکراو بکرێت لە پێدانی کاتژمێرەکانی کارەبا لە ڕۆژێکدا. بەڕاستی مەجموعەیە کۆمپانیا هەیە بێ ئیشیان بۆ. سەرۆکی لیژنەکەش دەڵێت لە سلێمانی زیاتر لە 50,000 بەکارهێنەری کارەبا بەنایاسایی هەیە لە فێلا و شوێنەکانی تر کە بە زیادەڕۆیی کارەبایان ڕاکێشاوە پێویستە ئەوەش ڕوون بکرێتەوە چۆن دەیانەوێت کارەبای ئەو زیادە ڕۆیانە سنووردار بکەن لە کاتێکدا پێوەری کارەبایی نیشتیمانیان نییە. ئێمە زیاتر لە 50,000 اشتراکی ڤیلەمان هەیە کە بە شێوەیەکی نایاسایی دروست کراوە باخەیە بە شێوەیەکی نایاسایی دروست کراوە و تەجاوزاتێکی زۆر هەیە لە پارێزگای سلێمانی بە هەمووی ئەمە تۆ چۆن دی سەعاتی بۆدا 20 ئەمپێری بۆدا ئەنەی بەڵام خۆت سەعاتت بۆی دانەناوە ینی هەر لەسەر کارەبانیە بەدزیوە کارەبای ڕاکێشەوە کاتە ئەمەیەکێک لە هەرە کێشەکەورەکان من بۆم دەرکەوتووە لەم پرۆژانەی کە لە پێشودا وەکو سەرۆکی لیژنە تەعاملم لەگەڵای کردو ئەمە کارتی زیرەکە و ئەمە سەعاتی ئاوە و ئەمانە بەڕاستی مەجموعەیە کۆمپانیا هەیە بێ ئیشیان بۆ ئەدۆزرێتەوە. دۆخی کارەبا لە سلێمانی بە جۆرێک ئاڵۆزا کە لە سەتاسی هاوڵاتیان لە 48 کاتژمێردا کەمتر لە 5 کاتژمێر کارەبای نیشتیمانیان هەیە بەهۆی سووتانی مەحاویلە و سەرمەحاویلەوە و زۆرترین کارەبای نیشتیمانیش لە ڕۆژێکدا 7 کاتژمێر زیاتر نابێت. پرۆژەکەی بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانیش لە دوای چارەسەرکردنی قەیرانی بانزین و نەوتی سپی لە سلێمانی پرسیار لەسەر بوونی وەزارەتی کارەبا و وەزارەتی سامانە سروشتیەکان دەکات کە ئایا سلێمانی لە کوێی پلانەکانیاندا بوونی هەیە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.